ئایا بیکاری دەتێت کاری بکەیت کە شایستە بیت بە داهاتووت ئەڕۆ لەگە زۆر بەڕێز کات دکتۆر دانا دکتۆرجان چینیمان هەیە لە بۆ ئەو گەنجانی کە بیکارن نازان لە چ کارێک کۆ دەست پێ بکەن کە شایستە بێ بە داهاتوویان. دەستخۆش کاک ئەحمەدجان ئەمە وەکو دامەزراوی بزنس تایم کە ئیش لەسەر ئەوەی دەکەین هەوڵ بدەین لە بۆ گەنجان دەرچووزان کۆپەیمانگاکان ئەو خەڵکانی کە لە ناو کوردستانن لە شار و شارۆچکەکانن 6 کۆرسمان لە بۆ دیزاین کردینە کۆرسەکان ئۆنلاینە ڤیدیۆیە حازرە تۆمارکرایە کۆرسەکان یارمەتیت دەدا وەکو گەنجەك بتانی دەستت دەگرین لە بازار هەلیکارت بەدەستکەوی کۆرسەکان داشکانیان لەسەرە بنمونە کۆرسی بزنسی کەسێتیمانێ ئەگەبتی ئیشەش لە بە خۆدانێ لۆی تووشی زەرەر نەبی هەموو بە 6 هەنگاو لۆت باز دەکەم بنمونە دەتەوێ ببی سەرپەرشتیاری خانی دروستکەی کۆرسەکمان هەیە هەمووی بە ڤیدیۆ بە PDF کۆرسمان هەیە لەسەر پیشەی عقارات 10 کاژمێرە بە ڤیدیۆ بە دەنگ هەڵبژاردەی کۆرسەکانمانە کو ئەتوو دەتەوێت لە پیشەی عقارات تێبگەی سەرکەوتوبی کۆرسەکی بەرهەمەکی نوێمان هەیە ئەو ساڵە دامانایە کارمەندی پردەهات لە عقارات کو دەبێت کارمەند هەلیکارت بەدەستکەوی نووسنگە و کۆمپانیاکان بتپارێزن لە مەمنون بن ئەتوو نەڕۆی ئەمە لەو کۆرسەی نزیکەی 50 عەڵقەیە چلماندا حازرە کۆرسەکە ئامادەیە و خەڵکیش بەشداری کردیە لە 150,000 کردمانە 45,000 دەعم لە بۆ گەنجان ئەو کۆرسە یارمەتیت دەدا مشتری کو دەبینیەوە کو قەنەعەتی پێدەنی کودێکی عەقد و کو داهاتێک لە بۆ خۆت و کۆمپانیاکەت بەدەستدەنی کۆرسی وەبەرهێنانی پارە کە ساڵی ڕابردوو تۆمارمان کردەی لە هەرە کۆرسە نایابەکانە ئەویش داشکانی لەسرە بە تێکرا هەر 6 کۆرسی داوا بکەیت بە 200,000 دیناریە یەکیش دەتانی داوا بکەیت هەمووی داشکانی خۆی لەسرە و بڕوان نامەشی لەسرە دەرفەتەکە لە بۆ گەنجان مانجی ڕەمەزانە کاتەیە مێشک سافە ئەوانە دەتانی لەسەر مۆبایلی لەسەر ئایپاتی لەسەر کۆمپیوتەری تەمەشاکەی لە بۆ 1 ساڵیش ئەو ڤیددیوانە لەکنت دەبینێ